بینەرانی عزیز و خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەیە و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە اسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا قسە و باسەکەین لەسەر ئێدامەی ڕاپەڕینی خەڵکی ئیران دژ بە کۆماری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، اسماعیلی وەیسی ئەگەر دەنگی منە بیسی بەخێر بێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆیەوە کەم وەختان نەفیام ناقاداگە فەرمووە خزمەتانە. زۆر سپاس. اسماعیلی وەیسی ئێستا لە زاویەی بۆچوونی ئێوەوە موقعیەتی جۆڵانەوەی شۆڕەژێرانەوە ئینقلابی لە بینی خەڵکو و لایەکتری جمهوری ئیسلامی چۆن دەبینی؟ ئایا جمهوری ئیسلامی توانیوێتی پاشەکشێ بەم ڕاپەڕینە ئازادی خوازانەی خەڵک بکات؟ مەلی ئیسلامی نێتوانیگە پاشەکشە بەم بێسا خیریشە ئینقلابیە کە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بانتر لە 4 مانگەها لە جەریانە بدات. من تا یەک ئەشمەوە سەر مەسەلە بە چه مەوقعیەتێک و ئەم جۆرە شتانە، چون واقعیەتێکەوە نیشاندا لەسەر ئەم قەزیە ئەم مبارزەی ئەم خیریشە ئینقلابیە بە نظر من هەرچی هاتکە گۆسترە بووێتەوە، ڕادیکالترە بووێتەوە و تەعەمقی فەرتی پێیاکە لە ئەبعاد ئیجتیماعی تەبەقاتیەکەیە و چۆنە مەسەن تەعەمقی پێیاکە لە ئەبعاد تەبەقاتی ئیجتیماعیەکەیە. جیاوازەوە ڕادیکال بوونەوەی بێسڵا جنبشکە خاص مەڵبات و ئەم جۆرە شتانەی بەڵکو بێسا سازمانیەفتر و بەنەوەی لە ئەو تەعەمقەی بەشێ لەوە مەسالەیە کە بێسا سازمانیافتر بووگە. سازان یافتر بووگە لەسەر مەجموع مەسائلە و بەنەوەی سرفەن کە مەسەن تاکتیکایەک کە مەسەن ئیسا ئەو مەحافلەی ڕەهبەریە کە لە داخڵا لە شارەکانە لە مەحەلاتە کە وجودیان نسلۆم جلۆشانە فەراخانایە دەعلێ بێستا کە بە شێوەهای متفاوت ئەم خیریشە بەردەوام بۆنە بەرەوە تداوام پێیاکات ومانە دوای بێتەوە کەینکەکە هەدەفمەندتری سازمان یافترە وەکو جاران کە مەسەن تۆ تەواشەکە تاکتیکایەکە ئەڵبژێرن هەدەفمەندترە و نوکتەی تر کە مەسەن باشکەم لەسەر مەسەلە تەعەمق و گوێرش و سازمان یافتەی ئەم جنبشە کە بەئێستا کار لە جریانە کە تەواشاکەین چەند نمونە ئیشارەکەم بەسەرە حتا خودی جمهوری ئیسلامی و حتا مجموعەی لە جریانە کە باسییان نەسەرەوە مەسەلەزە کە بەقەڵ معلومەتی حتا مەسەلا نایەتوانن شکستی پێیان نەکرێگە جامەی ممکنە مؤسسە بە تایبەت جنبشە بەئێستا ڕاست جنبشە ڕاست کە گەلێکی ئەمشە ئەم بێسا خیریشە ئینقلابیە لە جریانەوە سازمانی یافتە نەوێت ڕادیکالیزەترە نەوێتەوە گوێستەرەشێ بێسەماعیە کە بتوانێت بە تۆ سازمانتر هەدەفمەندتر ئەم جنبشە عەلەیه جمهوری ئیسلامی بواتە بەرەوە و ئەو سەید بنیان بەرکەنە کە بێسا هێرشە توودەی توودەی ئیجتیماعیە سازمانیافتە لەجێ ڕاهبەری سازماندەیی هەڵێکی سیاسی کۆمۆنیستیە کایمەشەوەکی ئینقلابی سەرنگون کات بەنوا ئەسام شێوەهای متفاوت بە تەرفەندهایەک کە وەنەکات جنبش ڕاست بە تۆ لەگەڵی خودی جمهوری ئیسلامی لەسەر مەسەلە هەرچەند کە لە جریان مبارزەدا کە ئەگەر عەتفەکەی لە 96ەوە دەیمان 96 تاین ئابان 98 کات کەسە بەرەو ڕادیکالترە بووێتەوە عەلەیه موجودیەت حکوومەتێکە بەیەکێ لە هاترین حکوومەتگەر بێسا جنایەکە حکوومەتگەر بێسا تاریخ بەشەریەتە دوای بێتەوە کە ئەو جنبشە بە کە جمهوری ئیسلامی کە بە نەزەر من ئستراتیژی کە وە خۆی هەڵی بژات ئستراتیژی کە بۆ کوشتا زیندە بمانی هەر بۆ خای خۆی بۆ تداوام بە ئێستا حاکمیت ضد ژن ضد ئینسانی و بێستا چەپاوەڵا و جامعە دفاع لە سود و سوداوەری سەرمایەدارانی کە لەو جامعە وجودیە کە بتوانێت جامعە هەرچی فەتە بەرەو ناومێدی مەستەسەر کە ئەزانێ کە جامعەیەکە بە ئومیدوار
والسازمانية هاتفز بعملية وساقة مثلا دوسيش دون نبي الموقع سلام قضية كمثلا أم جمشة كي مستقيمة باورشين لنان مثلا لآو حركة كيف تشيبوا بيه وتواجه الجمهورية الإسلامية لما سيشوال معنا بعد الشوال معنا أو كوا بو ممكن موجا أو كوا جنايتك أو كوا بتاعك مسألة كشتان مسألة فشل هاوردين مسألة بيصير تسكيري هذا بعد اللي بيزار نفري دسي كده سياسة كان ياش كده هذا نفري كبسنك بس تفهم هاي الساش مزن كتو تواشاك بزان شاك هذا مثلا ما أنت جامع ميدوانا ومثلا نقصوا بس كان خد مثلا خامنئي كسر دمدان أصلي أم حكومة رسا كبقول معلومة درس من نهاية متفاوتة كتير بالتأكيد لسر أو قضية كبري كأو استراتيجية كبتواني إنكاز كقد لبي بك لبرنامج گذشته بحث ما نسلو مسلك كرصاد خيان جمهوري إسلامي كلم وضيته كأزانا دو فات بناورده هو تقال لك الجمهوري الإسلامي كان لسر قضية كبتواني بيصا بانواع مثلا شوهاي متفاوت كاتشي نيلو هاي كمثلا بسيجي كات شون خويش داني كأم يقول كات كويش استراتيجي بيصا بوكش حسن معنيت اما استراتيجي واقعيه يا بزواني تلع عملان بيصا بو حفظ بقاي خوي كديرينك وجمش راسك جمش راسك وبش كدك بيصا حوض حوشك بيصا برجوازي ايران بروغرب كچه باز چه باز کردستانی که تو افتراش یازده کبد برادیکال بودن امینه بکن و بتوان ساد و سودا کن ده بزا لروا كبركو جمهورية الإسلامية كبرت من حكومتي بين جيوزيني كانوا جلستانا كأو تكنا خوا سيستم مناسبات كبيصا مناسبات تولي سيستم بيصا إداري جامعة همان بيصا فرقيدان بتبعيز ونابرابري جنسيتي اقتصادي سياسي اجتماعي فرهنگي ونبون هيج برسمي الناس هیچ گونه آزادی کی بیان آزادی احساب آزادی به حساب فعالیت به حساب تشغلات تولی کارگری و وجه پاکن هن حقوق اجتماعی انسانی وجه پاکن هن حقوق به حساب انسانی اجتماعی جنوب نام بتایبت كمان مناسباتها منتها جمعي محفلي كي بيصاب بانواع علماء الاسلام يمرجوا كحاكم الاسلام سياسي بين مالوا بينين وجمعي سيتهم جمع منتها سيستم مناسبات همان سيستم مناسبات بيت ولا كردستان إن شاء الله وضعيته بيت كردستان بشرته جوش برجوع ناسيوناليزم كل تحت عنوان كلياتي تحت عنوان كلياتي بقول يعودي كحازة دوش كلاخية كبهجي شنا كبي كما كيخوي أواي أو وقت مدي بيدات ويوم جلستانا بشرته كجامعة كردستان راديكال نبيتوا دوابتوا جمهورية إسلامية بشويك انقلابي سلكون نبي أما دو فاكتور معينة كمثلا يتين أنا كم أم جمش كي بالندس الشغل أقل بقول معلومتي ئاگر ئەم جمشە بەقەڵ یاوتی منتهدف بنجلی سازمانیەکەوە بە تەجروبەتر بووگە بەردەوامە و موقعیت ئەم جمشە باڵندەست بەرەو پێشەوەچێ و جمهوری ئیسلامی هالە بۆمبەسێکی کامڵە موقعیتی زاری هەست و تلاشکە لەو ئاخاگە بێژە عەمەڵەن هەردوو جمشەکە ئەو بۆ حفظ بەقای خۆی ئەم بۆ سەردەمەوە قەتعانە بەرامبەر بەوەی وێساگن ئەم جلەشتانە و جمهوری ئیسلامی بۆمبەسێکی کامڵە أمام مواقعية كمان إذا كمان مثلا هدو بيصا شو بدأ بيصا مواقعية الحكومة الإسلامية لا زور سپاس حەزە کەم سوالێ تر بکەم پێشەش دەقەمان وەخت ماوە ماوەی لەوە پێش نیگەرانیت بوو کە ئەو ڕاپەڕین و قیامە خەوتووە بەڵامی سێ بینرێ دوای 4 مانگ بوون و حضوری خەڵک لە شەقامەکان و مەیدانەکانە بە قەولی تۆ باس کرد جۆرێ خەریک شقلتر لە مبارزە و سازماندەهین ئەلان دووبارە ئەبینرێتۆ کە خەڵکی ئەتراز و مبارزە و شعاردانەکانی خۆیان دژ بە جمهوری ئیسلامی دووسان دەست پێ کردوەتەوە و ئەمە دووبارە ئومێدێکی تری دروست کردوەتەوە کە نا ئەم قیامە ئەم ڕاپەڕینە هەروەکو خەڵک دەڵێن ئیدی جمهوری ئیسلامی تەحمل ناکە قەتعەن تا ڕووخانی جمهوری ئیسلامی بەردەوامە بێ نەزەری ئێوە چییە لەم بابەتەوە میکەکەت بەسراوە سمایلی وەیسی میکەکەت باز نییە
لطفاً میکەکەت باز بکە. بەڵێ بەڵێ باشە بەڵها من ئیشارەم پێکرد کە بێسا مشە بە واقعی هەر جریانە جومشی کە بێسا عەدالەت کە ئەو تەمۆخ کە پێیەکە بە تەجربەترە بووسەوە سازمان یافتەتر بووگە دوای تۆ تاکتیکای کە هەڵە بژێریت وتوانی کە بتوانێت تداوم یافتان و بازی خۆی بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بە ئەنواع ئەقسام شێوای متفاوتین کە بێستا بەردەوام بواتە بەرەوە کە بتوانین لە بۆدی وەسیعەترا کە بە سازمان یافتر کە نیروی معترضی کە بێستا بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی هات بێسڵا کە وجودی هەست بکشتە ئبراز وجود اجتماعی بکات بکشتە یا بە قەڵ جەمعیە کە خیابانەکان ئەمە ئەم مەسلە وەتەلاشی ئەوزە کە سازمانده بتوانێت کە بێستا بەشای متفاوت جنبش کارگەری جنبش ژنان جنبش بێسڵا معلمین بانشتەگەر و ئەنواع بێستا جنبش جوانان ئەمانە بە یەک و لە یەک هەڵ پێشکێت ئەمە ئطلاعاتێکی واقعی هەست لەسەر بابەتانەوە کە بەحث لەسەرەوە مەسەلەسەکە چون هەم جنبش بێستا بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی ئەزانێت کە جمهوری ئیسلامی بۆ حەوزە بەقای خۆی کە استراتیژی بۆ کوشتاسەدمەمانی هەڵبژارگە تەلاشەکات و بە قەڵ یاتی سرفەن بە عادان ناشێتە داوام جۆرەشتانە و جمهوری ئیسلامی زانێت کە ئەم جنبشەکە لە جریانە دوایدا کەمەر هەمەتی بەسکە بۆ نابودی جمهوری ئیسلامی سەرنگونی بە سیستم و مناسباتی بێتەوە سەرکار و بۆ یەکەوە دوو فاکتمە هاوردەوە هەم جمهوری ئیسلامی ئەو مەوەقعی زاری هەست بۆمبەستە کە ناتوانێت هیچ ڕێگە حەڵێکی نییە فقط شاخ و شانە کێشێت و بۆشی بکرێ دەکژێت مەسەن لەسەر مەسلەکە کە نیشوکۆڵێکی جوان لە شاهیات یا لە بەیان ئازادی تارانە کە ڕەخسی گرن لە مەلای عامە کە چووکە 10 ساڵ زیندان و مەسەل چەندی جریمایانی کردگا ئەنواع ئەقسام تەلفەندهای تێتە بەرەو کە بتوانێت کە بەنەوعی فەزای دەڕۆ بوو وەحشەت لە جامعە فهم کات کە لەم بابەتانەوە کە بتوانێت کە بەقەڵ مادی بەقای نەنگین و زیاد ئینسانی خۆی ئێران داتووم دۆشتانە و ئەزانێت کە ئەو جنبشە ڕیشەی ئەمێق اجتماعی هەست کەمە هەمەتی لە ئەڕوات سازمان یافتەتر تەعمقی فترەوە ڕادیکاڵتر دوای بێتەوە بە تەجربەیەکی فترەوە بەسا لە بۆدێکی وەسیعتر طبقاتی اجتماعیە لە هەمبەسێکی طبقاتی اجتماعیە کە بەقەڵ بێتەمەیان بە عملاً بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی متحققە تۆشەکە لە دەیمان 96 کە بێسا بەخاتر مەسەلەی معیشەتی و زیستی و ئەو وەزع ئەحواڵ بوو کە هاتنەمەیان لە مدەت فرەکۆتایەکە بۆ کەینی کرد کە تۆشاکە لە 97 لە 98 بۆ شێوە کە مەسن کەینکیان متعاقب دوایە مەجموع مەسەلەی بێستا کشاوەزار ئەسفان و خوزستان و ئەم جۆرەشتانە کەین بوو بەڵام تواشاکە ئەم جنبشە بانتر لە 4 مانگە بانتن لە 4 مانگەمنی کل جمهوری ئیسلامی خلافە کردگا جمهوری ئیسلامی وە بۆیە کە مەسەن تواو تەلاشەکە کە بەڵکو بە شکست بکێشی کە ممکن نییە پرۆپاگەند دەکات تەبلیغات دەکات کە بەڵام شکستی خواردگا ئەگە شکستی خواردگا دوای تەلاش و فڵانی فیزیاتەوە شتێکی کە بەڵکو بتوانێت جوفرەی ڕەو و وەحشەت فەرام بکەیت و ئەم جۆرەشتانە نا باڵندەست و جمهوری ئیسلامی زانێ و جنبش ڕای زانێ کە ئەم جنبشە شکستی نەخواردگا تاکتیک و مناسبینیکردنی هەڵبژانگا و هەلەمەیانەوە تەلاشکە سەرنگونی جمهوری ئیسلامی تاقۆ بە ئەمیدوارم کە بەئێستا تحت ڕێبەری حزبێکی سیاسی کۆمۆنیستی ئەو حزب حکومەتیست بێت بتوانێت کە ئەو جنبش سەرنگونیە ڕەهنمون هدایەت کات و سەرنگونی جمهوری متحقق بێت و ئازادی بە دیفاع عمومی کە مادیەت پێیا کاتومە. زۆر سپاس ئیسماعیل وەیسی وەختەکەمان تەواو بووە سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر چۆهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە کات و ساتێکی خۆشتان بۆ